تێبینێت تابێتەکانی هیلاری کلینتن بۆ گەرخەرانی سەرمایە لە بانکەکان و لۆبیکاران و هەروەش بەڕێوەبەرانی جێبەجێکار لە کۆمپانیاکاندا وەک لە ئیمەیلە هەکراوەکاندا ئاشکراکران ڕێک و ڕەوان پێچەوانەی ئەو هەڵوێستانەین لە میانەی ئەم هەڵمەتانەی هەڵبژاردندا ڕایگەیاندوون. ئەو وتارەی هێلەری دابووی لە بەردەم ئامادەبوانی وۆڵستریتدا بەر لەوەی خۆی بۆ پۆستی سەرۆکایەتی کاندید بکە بەلای هەندێکەوە چەند بەشێک بۆ لەو وتارانەی لە کۆبوونەوەکانی پشت دەرگای داخراوە داونی. ئەو دەقانەی کە هێلەری ڕەتیکردنەوە بڵاویان بکاتەوە لە ئیمێڵەکانی نێوان هێلەری کلینتن و بەڕێوەبەری هەڵمەتەکانی هەڵبژاردنیدا هەن لەلایەن ویکیلیکسەوە بڵاوکراونەتەوە. یاریدەدەرەکانی هێلەری نووسیویانە وەزیری پێشووی دەرەوە لەگەڵ ئەوەدا بووە ئەوانەی کارداری لە بواری مڵک و ماڵدا دەکەن پێویستیانە شوێنی تایبەتی و گشتیشیان هەبێت. ئەمەش ئەو جۆرە ڕاگەیانەیە کە دەشێت لەلایەن دۆناڵد ترامپ ڕکابەری هێلەریەوە لەم هەڵبژاردنەدا بەکاربهێنرێت و کە چەند جارێکیش ڕەخنەی لە هێلەری گرتووە بەوەی جێی متمانە نییە.